لە دوای 20 ساڵ داگیرکردن و پشتگوێخستنی ڕەوتی ئاشتی ناوخۆیی و پاشەکشەی بە پەلەی ئەمریکا لە ئەفغانستان، بزوتنەوەی تالیبانی هاندا هێرشەکانی لە ناوچە سنووریەکانی ئەو وڵاتە چڕ بکاتەوە. ئەوەش نیگەرانی وڵاتانی ناوچەکەی لێکەوتەوە، چونکە هەر وڵاتە و لە گۆشەنیگای خۆیەوە دەڕوانێتە بەرژەوەندی و زیانەکانی لا بەردەوامی جەنگ و ئاشتی لەو وڵاتەدا. چاودێران خاوبوونەوەی ڕەوتی هێرشەکانی تالیبان لە 2 هەفتەی ڕابردوودا بۆ چەند هۆکارێک دەگێڕنەوە. گرنگترینیان ئەوان لە ئێستادا نایانەوێت وەکو شەڕخواز و تێکدەری سەقامگیری لە قەڵەم بدرێن. بە تایبەتی دەیانەوێت وەکو ئاشتیخواز دەرکەون و بە شێوەیەکی چالاکانە لە دانوستانەکانی دەوحەی پایتەختی قەتەردا بەشداری دەکەن. بۆیە هەر جەنگێک ئیدانەی نێودەوڵەتی لە دوایە، هێرش بۆ ناوەندی پارێزگاکان ئاوارە و کوشتاری زۆری لێ دەکەوێتەوە و جەماوەری ئەو وڵاتەش بێزارن لە جەنگێکی لەو شێوەیە و تالیبان لە ئاکامی ناڕەزایی جەماوەر دەترسێت. هۆز و لایەنگرانی حکومەتیش لەسەر داخوازی سەرۆکی وڵات ژمارەی زۆر میلیشای هاوتەریبی سوپایان پێکهێناوە بۆ بەرگری لە ناوچەکانیان کە ئەوە جەنگی تایفی زیاتر قوڵ دەکاتەوە. بەرگەشتیم تا بە ئەو مەسئولیەتەوەمان بەرەسیم. هەرچەندە نادری ئەندامی لیژنەی دانوستانەکانی حکومەتی کابوڵ تالیبانی بەوە تۆمەتبار کرد کە جددی نین لە گفتوگۆکاندا و تەنیا دەیانەوێت کات بکوژن و شەریعەتی نێودەوڵەتی بەدەستبێنن. بەڵام بڵاوکردنەوەی ڕاگەندراوی هاوبەش بۆ درێژەدان با دانوستان نیشانێکی ئەرێنی ڕەوتی ئاشتی ئەو وڵاتەیە. کۆبوونەوەی هاوبەشی شاندەکانی تالیبان لەگەڵ بەرپرسانی رووسیا و چین و ئێران و دڵنیاکردنەوەی وڵاتانی ناوچەکە لەوەدا کە ئەفغانستان نابێتە وڵاتێکی مەترسیدار بۆ ئاشتی و سەقامگیری دەوروبەری، نیشانێکی ترە لە هەندێک گۆڕانکاری لا دیبلۆماسیەتی ئەو بزوتنەوەیەدا کە وەکو قۆناغی یەکەمی دەسەڵاتیان ڕەفتار نەکەن. لەژێر ڕۆژنایی پەیامەکەی جەژنی ڕێبەری تالیبان هەیبەتوڵا ئاخونزادەدا سەرکردەکانی ئەو بزوتنەوەیە جەخت لە چارەسەری سیاسی دەکەنەوە، بەڵامەوەی دەردەکەوێت تاکتیکیان بەردەوامی دانوستان و استراتیژیان فراوانکردنی جوگرافیایە بە جەنگ. وڵاتانی ناوچەکەش خۆیان بۆ هەر سیناریۆیەک ئامادە کردووە ئەگەر ئاشتی سەرکەوێت چۆن بەرژەوەندیەکانیان دابین بکەن و ئەگەر جەنگ بەردەوام بێت چۆن هەژمونی خۆیان لە ڕێگەی هاوپەیمانەکانیانەوە بسەپێنن. هەر ئەوەش بوو کە وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن لە پێناویدا سەردانی هندستانی کردو داوای لە وڵاتە کرد لەگەڵ ئێراندا بۆشایی پاشەکشەی وڵاتەکەی لە ئەفغانستان پڕ بکەنەوە. لەوبارەوە بۆرس ڕیدڵی ئەندامی پێشووی دەستگای هەواڵگیری ئەمریکا و پسپۆڕی کاروباری ناوچەکە دەڵێت پێویستە لەسەر هندستان بە هاوکاری ئێران بۆشایی پاشەکشەی ئەمریکا پڕ بکاتەوە. بە پێی مێژووی ئەفغانستان هێشتا هەلی شەڕ لە وڵاتەدا زیاترە لە هەلی ئاشتی. هەندێک چاودێریش بەرژەوەندی ئەمریکا لە بەردەوامی ئەو جەنگەدا دەبینن. بۆیە بەبێ سەرخستنی پرۆسی ئاشتی و بەپەلە لەو وڵاتەدا پاشەکشەی کرد. بەپێی ئەو شرۆڤەیە ئەمریکا دەیەوێت وڵاتانی ناوچەکە لە گۆڕەپانی ئەفغانستاندا تووشی جەنگ بکات و هەمویان سەرگەرم بکات. بە تایبەتی زلهێزێکی وەکو چین کە ڕکابەری ئەمریکایە و خاوەری پرۆژەی مارشال یابووری جیهانی یەکپشتێنە یەک ڕێگایە بێهێز بکات کە لەوانەیە پەلەکردنی پاشەکشەی ئەمریکا زیاتر بۆ دەستەبەرکردنی ئەو خواستە بوو بێت.